سڵاو من لە نیام ئەمڕۆ خۆشەویستە گەنجەکەی ڤلادیمیر پوتینتان پێدەناسێنم. شۆخەکەی یاریزانی پێشووی جانبازی و خۆشەویستی سەرۆکە پۆڵاینەکە بە چاوەشین و ڕوخسارە قەوقازیەکەی و بەژن و باڵاڕێک و سەرنجڕاکێشەکەیەوە چاوەکانی جیهانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئەوەشی ئەم شۆخەی زیاتر بە خەڵک ناساند. ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا بوو کە ماوەی چەندین ساڵە بە ئاشکرا پەیوەندیەکی شاراوی لەگەڵیدا هەیە، بەڵام تا ئێستا کەسیان دانیان بە پەیوەندیەکەیاندا نەناوە. ئەم کچە شۆخە لە ساڵانی سەرۆکایەتی پوتیندا نانی کەوتۆتە ڕۆنەوە و زۆرترین سامان و سەرکەوتنی بەدەستهێناوە. ئیلینا کاپێڤا لە ئۆزباکستان لەدایک بووە، تەمەنی 38 ساڵە و 31 ساڵ لە پوتین بچووکترە. لە کاتێکدا پێشتر تەنها نەشمیلەیەکی نێویاریەکانی جانبازی بووە، جارێکیش لە گۆڤارێکی پیاوان وێنەی خۆی بەڕووتی بڵاو کردەوە کە جەستەی با پەڕی ئاژەڵدا پۆشرا بوو. لە دوای ئەوەوە بە نەرمونیانترین ژنی رووسیا ناوی هێنراوە. ئیلینا بەبێ هیچ باگراوندێک لە ناکاوت دەبێتە ئەندامی پەرلەمان لەسەر لیستی پارتەکەی پوتین، بەوەندەش ناوەستێت دوای 6 ساڵ لە پەرلەمانتاری و لە ساڵی 2014دا بێ ئەوەی هیچ ئەزموونێکی میدیایی هەبوو بێت بەڕێوەبردننی دەستگایەکی گەوری میدیایی لە رووسیا پێدەستپێدرێت بە ناوی گروپی میدیایی نیشتیمانی. ئەو گروپە میدیاییە گروپێکی ئاسایی نییە، بەڵکو وەک ئیمپراتۆرێکی میدیایی وایە کە تەلەڤیزۆن و رادیۆ و ڕۆژنامە لە خۆ دەگرێت. خاوەنەکەشی یۆری کۆڤالچۆکە کە بە بانکەکەی پوتین ناسراوە. ئیلینا لەم گروپەدا تەنها لە ماوەی 1 ساڵدا 10 ملیۆن و 39 هەزار دۆلاری ئەمریکی وەک موچە وەرگرتووە کە دەکاتە 7 ئەوەندەی موچەی گەورە بەرپرسی کۆمپانیایەکی زەبەلاحی وەک گازپڕۆم. بەخۆی ئەمانەوە هەمووان باز لەوە دەکەن ئیلینا پەیوەندی لەگەڵ پوتین هەبێ، بۆیە ئێستا بەریتانیا هەوڵ دەدات بە ئیلینا سزای پوتین بدات، ئەویش بە قەدەغەکردنی گەشتکردنی ئیلینا بۆ بەریتانیا. میدیاکان ئیلینا بە خانمی یەکەمی شاردراوەی رووسیا ناو دەبن. ئەو پەیوەندی خۆشەویستی کە لە نێوان پوتین و ئیلینادا هەیە پێشجیابوونەوەی پوتین لە هاوسەری یەکەمی دەستی پێکردووە. هەرچەندە کە دێتە سەر باسی ئیلینا هەموو شتێک تەماوی و نادیارە، بەڵام دەنگۆی ئەوە هەیە کە 4 منداڵی دوانەی لە پوتین هەبێت کە 2 کچ و 2 کوڕن. هەرچەندە بۆ لەدایکبوونیان ناڕوونیەک هەیە. هەندێک لە سەرچاوەکان دەڵێن 4 ساڵ پێش ئێستا نەخۆشخانەی تایبەتی منداڵبوونی رووسیا بۆ ماوەی 1 ڕۆژ داخرا و تەنانەت شەقامەکانی دەوروپشتیشی گیران و پزیشکێکی ئیتاڵیش بانگشتی نەخۆشخانەکە کراوە تاوەکو ئیلینا منداڵە کوڕەکانی لەو نەخۆشخانەیە لەدایک ببن. هەندێکیش دەڵێن منداڵە کچەکانی لە سویسرا لەدایک بوون و پاسپۆرتی سویسریان هەیە. هەرچەندە پوتین چەند جارێک باسی ئەو کچانەی کردووە کە لە ئیلینا هەیەتی، بەڵام بێ ئەوەی ناویان بهێنێت بۆ هەردوو کچەکەی دیکەشی کە لە هاوسەری یەکەمین بە هەمان شێوەیە و بەردەوام شەڕی کردووە بۆ ئەوەی لە میدیا و ڕۆژنامە نووسان بیان پارێسێت. لە چەند میوانداریەکی تایبەتی تەلەڤیزۆنیشدا دەتوانرێت بە ئاسایی هەزبەنیگا و شڵەژانەکانی ئیلینا و پوتین بکرێت، هەرچەندە پوتین بەناوبانگە بە سوکایەتیکردن بەو پرسیارانەی کە سەبارەت بە ژیانی تایبەتی لێی دەکرێت. لە ساڵی 2008 ڕۆژنامەیەکی رووسی هەواڵێکی بڵاو کردەوە کە گوایە پوتین لە هاوسەرەکەی جیابۆتەوە و بڕیارە هاوسەرگیری لەگەڵ ئیلینا بکات. هەرزوو هەواڵەکە لەلایەن نزیکەکانی پوتین ڕەت کرایەوە و ڕۆژنامەکەش داخرا. دەوترێت بەهۆی ڕۆڵی خراپی پوتین لە سیاسەتدا ئیلینا و پوتین دوای 16 ساڵ تێپەڕبوون بەسەر پەیوەندی سۆزداریەکەیاندا هێشتا نەیانتوانیوە دان بە پەیوەندیەکەیاندا بنێن و بە شاراوەیی هێشتویان نەتەوە.